تەقینەوەیەکی گەورە بەیانی چوارشەممە لەو بەشەی باڵوێزخانەکانی لە کابولی پایتەختی لێیە تەقێوە. لانی کەم 90 کەس کوژران و زیاتر لە 300 کەسیش بریندارن. بنەماڵەکانی قوربانیەکانی ئەو هێرشە لە دەرەوەی نەخۆشخانەکان چاوەڕێی هەواڵی کەسانی برینداریان و لە دەمێکدا هەندێکیان خەریکن چاک ببنەوە بەشێکیش بەسەرهاتی ڕووداوەکە دەجێڕنەوە. لە نێو ئۆتۆمبیلەکەدا خەریکی سەفەر بووم لە ناوچەکەدا دەنگێکی زۆر ترسناکەم بیست و پاشان هەموو وڵات تاریک بوو. بێهۆش بووم و لە ئۆتۆمبیلەکەدا کەوتمە خوارەوە. لە شوێنی ڕووداوەکە نزیکەی 100 مەتر دوور بووم کاتێک گوێم لە دەنگێکی بەهێز و ترسناک بوو بەڕاستی وەک کارەسات بوو. کاتێک تەقینەوەکە ڕوویدا خۆم و کوڕەکەم بریندار بووین و کەوتینە سەر ئەرد و پاشان کارمەندانی ئاسایش لە ناوچەکە ئێمایان خستنێ و ئامبولانس و بردمانیان بۆ نەخۆشخانە. کوڕەکەمیان نادۆتەوە ماڵ بەڵام برینەکانی من زۆر قورسن. کەسانی واش هەن کە گەلێک بەو دۆخە دڵگران بوونە. چی بەسەر وڵاتەدا هاتووە ئەم ڕێبەرە نەشیاوانە خەڵکی ئێمەیان لەناو برد. خەڵک ماڵ بەجێ دێڵن بۆ ئەوەی پارۆنانێک بۆ منداڵەکانیان وەدەستبێن و پاشان ئێواران تەرمەکانیان بۆ منەماڵەکانیان دەچێتەوە. سەرۆکی ئەفغان ئەو هێرشەی بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا مەحکوم کرد. ئەو پەری سەرخۆشی خۆم بۆ بنەماڵی قوربانیەکان بە دوای هێرشی تێرۆریستی لە شاری کابول دەردەبڕم کە ژمارەیەک لە خەڵکی وڵاتەکەمان شەهید و بریندار بوون و زیانی بە خانوبەرەکانی گشتی گەیاند. ئەوە کردەوەیەکی دڕندانە بوو کە وای کرد خەڵکی ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تووشی پەژارە ببن. بۆمبەکە لە ناوچەی وەزیر ئەکبەرخان تەقێەوە شوێنێک باڵوێزخانەکانی بیانی و ئافیسەکانی حکوومەتی لێیە کە زیانیان بەدەیان ئۆتۆمبیل و خانوبەرەکانی دەوروبەرگەیاند. سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان لە ڕێگای گوتەبێژەکەی پێداگرت کە لە شەڕی دژی تیرۆریزم پێویستە هەروە بەردەوام بن. سکرتەری گشتی بە توندی ئەو کردەوە تیرۆریستیە لە گەڕەکی باڵوێزخانەکانی کابل مەحکوم دەکات. ئەو بێزاری خۆی لە ئەم کردارە دەردەبڕێ و لەسەر پێویستی بۆ تونترکردنی خەبات لە دژی تیرۆریزم جەخت دەکاتەوە. هێرشەکانی هەڕەمەکی بۆ سەر مەدەنیەکان پێشەلکردنی بە تەواوی مافەکانی مرۆڤ و یاسا نێونەتەوەیی بۆ مرۆڤایەتین و هیچ پاساوێک هەڵناگرن. بەرپرسیارانی ئەو هێرشە دەبێت بخێنە بەردەم داد بەڕێزیان ئەو پەڕی هاوسۆزی بۆ بنەماڵی قوربانیەکان دەردەبڕێ و هیوا دەخوازێت بریندارەکانیش بە زووی چاک ببنەوە. خانمی مێرکێل سەرۆکی حکوومەتی ئاڵمان لە کۆبوونەوەیەک لە شاری نۆرنبرگ بوو هەرچەند کاتژمێر دوای تەقینەوەکە کە لە نزیەک باڵوێزخانەکانی ئاڵمان لە کابۆل ڕوویدا و دیپلۆماتێکی ئەو وڵاتە و کارمەندێکی ئەفغان لە باڵوێزخانەدا بریندار بوو. ناوبراو گوتی تێرۆریزم هیچ سنوورێک ناناسێت. لە کاتەکانی لەم شێوەیەدان کە جارێکی دیکەوە بیرمان دێننەوە کە تیرۆریزم هیچ سنوورێک ناناسێت. هەموو ئێمە دەکات بە ئامانج جا لە مانچستەر یان لە بەرلین، پاریس، ئستەمبول یان لە کابول بێت. ئەمڕۆ ئێمە لە دەرەوەی هەموو سنوورەکاندا تووشی حەپەسان بووین و خەمبارین، بەڵام هەموو باوەڕێکی قایمان هەیە و باوەڕمان بە یاسا و ئازادی و سەروەری مرۆڤ لە ئەوروپا، ئەمریکا و ئەفریقا و هەڵبەت لە ئەفغانستاندا هەیە. سەرۆکی چین شی ژیپینگ لەم ڕووداوە خوێناویە لەلایەن حکوومەت و خەڵکی چین سەرخۆشی لە سەرۆکی ئەفغان کرد وەک میوانداری تەلەڤیزیۆنی وڵات وتەکانی ئەوی خوێندەوە. هەروەها گوتیشی چین لە دژی هەر چەشنەکارێکی تیرۆریزمە و بەتوندی تەقینەوەکە مەحکوم دەکات. کەس بەرپرسیارەتی بۆ ئەم ڕووداوەی واستۆ نەگرتووە، بەڵام بەڕێوەبەری نیشتمانی ئەفغانستان بۆ ئاسایش تۆڕی حەقانی تاوانبار دەکات کە سەربە تالیبانە. تالیبان حاشا دەکات کە لەم تەقینەوەیەدا دەستی بوو بێت. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.